ئەم جومعەیە لەگەڵ جەنابتاندا دەچینە خزمەت سوورەتی ئەنیسا، یەک ئایەتی وەردەگرین، ئایەتی ژمارە 135. پێمان دەڵێ ئەو کەسەی ئەم ئایەتە بەڕاستی جێبەجێکە لە قورئان تێگەیشتووە. بەڕاستی هەر کەسێک ئەم ئایەتە جێبەجێکە قورئان خوێنی بەحەق ئەوەیە. ئەو کەسە کە ئەم ئایەتە قورئانیە بە کردار جێبەجێکە و بتوانێت بەسەر خۆی ئازاڵ بێ و بیکا بە واقعی ژیانی، بە ڕەوشتی ژیانی، بڕواتان بێ ئەوە کەسێکی گەورەیە، ئەوە کەسێکی ڕۆشنبیرە. ڕۆشنبیر ئەو کەسە نییە دالێک دکتۆرێک لە بەردەمی ناوەکەی دابێ بەڵام دەرونی زۆر بچکۆ لەو تەسک بێ، مێزەرێکی گەورەی مەلایەتی و ڕیشێکی درێژی هەبێ بەڵام ئینساف لە ناو دڵتانە بێ. ئەم ئایەتە جێبەجێکی بەڕاستی ڕۆشنبیری، بەڕاستی زانای، بەڕاستی خواناسی. یەک ئایەتی قورئانە لە سوورەتی ئەنیسا، ئایەتی 135 بەیەکەوە لەم جومعەیەدا بەڕێزان بچینە خزمەتی. خوای پەروەردگار دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما فلا تتبعوا الهوى أن تعدلوا وإن تلوا أو تعرضوا فإن الله كان بما تعملون خبيرا. خواي گەورە بانگەواز بۆ یەک بەیەکی ئێمە دەکا: یا ئەیها الذین ئامنوا، ئەو کەسانی ئیماندارن، ئەو کەسانی ئیمانتان بەخوا، بە پێغەمبەرانی خوا، بە قیامەت، بەوەی کە ئەم قورئانە وحی خوایە، خوا دەفەرمێت لەگەڵ یەک بەیەکتانمە، یەک بەیەکی ئیمانداران گوێ بگرن، ئەمە پەیامی ئەڵڵایە سوبحانه وتعالى. كونوا قوامین بالقسط، خوا دەفەرمێ هەوڵ بدەن زۆر دادپەروەر بن لە ژیانتاندا. وردی ئەم قورئانە لەوەدا یەک وشە بگۆڕی بە وشەیەشی ترمان ناکەی تێک دەچێت. ئێمە قائیممان هەیە، واتە کەسێک ئیشێک دەکا جارێک دەیکا. قەواممان هەیە کە سیغەی مبالەغەیە، یعنی ڕەوشتی ژیانیەتی. خوا دەفەرمێ هەوڵ بدەن لە ژیانتاندا بەبەردەوامی بیکەن بە ئەخلاق، عەدالەت بجوڵێنەوە، عەدالەت قسە بکەن، عەدالەت بڕیار بدەن خەڵکی موسڵمان. بالقسط، جا خوا نافەرمێ بالعەدل. قسط هەر بە معنای دادگەریە، بە معنە دادپەروەریە، بە معنە عەدالەتە. بۆ عەدلی بەکار نەهێنا خوا قسطی بەکارهێنا؟ قسط لە عەدلیش گەورەترە. عەدل ئەوەیە تۆ یەک منداڵت هەیە، یەک منداڵت هەیە لە ژیانە، حەقی تەواوی منداڵەکەت دەدەی لە پەروەردە، لە جلوبەرێک، لە ڕێز و حرمەت، لە دەست بەسەراهێنان، ستەم لەو منداڵن ناکەی، ئەوە عەدلە، چونکە بەرامبەرێکی نییە. بەڵام گەورەی قسط لەوەدایە دوو منداڵت هەیە، ئەو دوو منداڵە وەکو یەک تەرازوت بۆ داناون، تەنانەت لە ماچێکا فەزڵی یەکیان نادەی بەسەر یەکیانە، تەنانەت لە تێبڕینی چاوی هەست و سۆزی باوکایەتی و دایکایەتیدا بە یەکیان جوانتر ناڕوانی بۆ یەکیان. ئەوە قسطە. خوا دەفەرمێ ئەوەت داوا لێکراوە، چونکە قسط ئەوەیە کە ئینسان ڕەدەدتە الحەق لأصحابها ورفعت الجور، حەقەکەی دەدەیتێ، ناهێڵی ستەمی لێ بکرێت، ناهێڵی هەست بە مەغبوونی خۆی بکە. مامۆستایەک یەک تەلەبەی هەبێ عەدلە لەگەڵ یا ئەگەر دەرسەکەی جوان پێ بڵێ، بەڵام قستی مامۆستاکە و گەورەی عەدلەکەی لەوەدا دەردەکەوێ کە دوو قوتابی هەبن وەکو یەک زیرەک بن، لەبەر خزمایەتی و لەبەر مەحەبەتی دایک و باوکی و لەبەر تەلەفۆنی فڵان کەس یەکیان فەزڵ نەدا بەسەر یەکیانە. حەقەکەت چۆنە ئاوا بیدا بە خوێندکارەکە دەرەجەکە. ئەوە قستە. خوا دەفەرمێ نەک هەر عەدلتان هەبێ، کاتێک کە کەسێک بە یەک قسەی تۆ حەقی خۆی وەردەگرێتەوە، تۆ ئەو قسەی لە پێناوی خوادا بۆ بکە. اینجا قەوام بە، هەر جارێک وا مەبە، بەڵکو بیکە بە پیشەی ژیانت با بە عەدل بناسرێ، بڵێن فڵان کەس ئەشهەدو بیللا دادپەروەرە، فڵان کەس قسە لەم قسەیەدا بکە، لەم بابەتەدا من ڕازیم، چونکە ستەم لە خەڵک ناکە. با بەوە بناسرێ، بێتە ڕەوشت و ئەخلاقت، قەوامین نەک قائیمین. ئیمامی ئیبن کەثیر لە تەفسیرەکەیدا دەفەرمێ بۆ خوا فەرمووی کونو، یعنی ئێوەش خەڵکینە کەسێک کە ئاوا دادپەروەرە پشتیوانی لێ بکەن، يعني كونوا متعاونين متساعدين متعاضدين متناصرين. ئەو کەسەی کە دەزانن لەسەر حەقە و دادپەروەرە بە هەمووتان پشتیوانی لێ بکەن، هەمووتان دوعای خێری بۆ بکەن، دەستی کۆمەکی بۆ ڕاکێشن. شوهەداء لله، خوا دەفەرمێ با ئەم کارەتان لەبەر خوا بێ،
لەبەر ئەوە نەبێ ناو ناوبانگ دەرکەی خەڵک پێت بڵێن بەڕاستی فڵان کەس سەرۆکێکی دادپەروەر بوو لە ژیانی دنیادا تۆ بۆ خوا کار بکە پاداشت لە خوا بوێ چونکە گەلێک هەبوو مەسئول هەبووە لە دنیادا لە مێژووی مرۆڤایەتیدا گەلێک عەدالەت لەگەڵ میلەتەکە جوڵاوەتەوە بەڵام موسڵمانیش نەبووە پاداشتی لای خوا نییە تۆ مادام بانگەوازەکە بۆ ئیماندارە بڵێ خوا ئەمن لەبەر خاتری تۆ بەدادگەری قسە دەکەم بە عەدالەت بڕیار دەدەم لەبەر چاوی کامێرە و تیڤیدا نەبێ بۆ حەملەی هەڵبژاردن خۆ نەکەی بە پیاوی چاک ئەخلاقت بێ ئەخلاق پاداشتەکەشت بۆ دەنگ نەبێ لەبەر خاتری ئەڵڵا بێ بۆ دەستکەوتی دنیایی نەبێ بۆ دەستکەوتنی بەهەشت بێ دڵنیا بە لەم دنیاشدا خوای گەورە بەرهەمی ئەو دادگەریەی خۆتت دەداتەوە ئەو دادپەروەری و عەدالەتە بەزایە ناچێت